لیژنە هاوبەشەکانی قایم قامیەت و فەرمانگە خزمەتگوزاری و تەندروستیەکانە ئارامیەکانە پۆلیسیەکانە کاری خۆیان کردووە و ڕێنمایی خۆیانیان دەرکردووە چ بۆ بابەتی دەست بە سەراگرتنی چەکی بێمۆڵەت کە بەردەوامین لەسەری چ بۆ بابەتی خۆپارێزی لە کۆرۆنا لە تای خوێنبەربوون لە کۆلێرا و چ بۆ ئەو ڕێکارانەیە گیرێنە بەر بۆ جژنی قوربانی پیرۆز کە لێرەوە لە ڕێی ئێوەی بەڕێزەوە بە ناوی پارێزگای سلێمانیەوە پیرۆزبایی جژنی قوربانی پیرۆزدە هەموو خەڵکی سەر زەوی و مسلمانانی دنیا و مسلمانانی کوردستان و خەڵکی کوردستانەکەین ومێ دەکەین کۆتایی هەموو نەهامەتیەکان و سەرەتای ڕۆژێکی نوێ بێ لە کوردستان و لە دنیاشە ڕێکاری پێویستیان گرتوۆتە بەر ڕێنماییان دەرکردووە داوا لە وڵاتیانی خۆشەویستەکەین پابندی تەواوی ئەو ڕێکار و ڕێنماییانە بن کە قایمقامەتی سلێمانی و قایمقامەتەکانی تر دەریان کردوون بە تایبەتی بۆ قوربانیکردن لە سەربڕینخانەکانە ئەم کارە و ئەم مەراسیمە ئاینیە پیرۆزە جێبەجێ بکەن چونکە ئێستا ئێمە لە بەردەم مەترسی کۆرۆنا کۆلێرا و تای خوێنبەربوونان بە تایبەتی تای خوێنبەربوون کە نەخۆشیێکی هاوبەشە لە نێوان مرۆڤ و گیانلەبەرانە مەترسی زۆر دروستەکە ڕاگررتنی پاک و تەمیزی ناو شارەکان و کۆڵانەکان و ماڵەکان لەم جەژنەیە زۆر گرنگە بۆیە داواکەم چه ڕێنمایانی تەندروستی دەری کردوون چه ئەوانی کە لیژنە هاوبەشەکان دەریان کردوون چه ئەوانی کە شوێنەکانی تر دەریان کردوون پابند بن پێوە بۆی بتوانین جژنێکی ئارام بەڕێ بکەین و ئێمە پێشوازی تەواو لە گەشتیارانەکەین لە هەموو شوێنەکانی تری عێراق و دەرەوەی عێراقەوە بەسپاسەوە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری سلێمانی و لایەنە پەیوەندیدارەکان لەیتر لەگەڵیانە بە تایبەتی ئاسایش و پۆلیس هاتوچۆ هاوکار و هەماهەنگیانن بۆی کە بتوانن بە شێوەیەکی باش لەگەڵ کۆمەڵی میوانخانە و چێشتخانەکانە و ئوتێلەکانە کاری پێویست بکەن ئومێ دەکەم هەموو لایەکمان بتوانین پابندی ئەو ڕێنمایانە بین بۆی بگەینەوە ئەنجامێکی ئەمانەوێت.